خۆشەویستەکانم لە صحیحی بوخاری و صحیحی مسلمە هاتووە جابری کوڕی عەبدوڵڵا بۆمان نەگەڕێتەوە ئەفەرمێ مەلائیکەکان هاتن بۆ لای پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم لە کاتێکا کە پێغەمبەر خەوتو بوو کۆمەڵێکیان وتیان خەوتووە کۆمەڵێکیان شوتیان خەوتووە بەڵام دڵی ناخەوێ ئەم جاوتیان لە ناو خۆیانە وتیان ئەم زەلامە نمونەیەکی هەیە نمونەکەی بۆ باز بکەن کۆمەڵێکیان وتیان ئاخر خەوتووە کۆمەڵێکیان وتیان ئەگەر بشخەوێت دڵی ناخەوێ ئەو کۆمەڵی کە وتیان ئەگەر بخەوێتیش دڵی ناخەوێ وتیان نمونەی ئەم کابرایە وەکو نمونەی کابرایەک وایە ماڵێکی دروست کردبێ خانوویەکی جوانی دروست کردبێ و دعوەتیەکی ساز کردبێ خەڵکی بۆ ئەو دعوەتیە بانگ کردبێ یعنی نان و خوانێکی دروست کردو و خەڵکی بانگ کردو بۆ دعوەتیەکە هەر کەسێ بێ بۆ ئەو دعوەتیە بێتە دەم دعوەتیەکەوە ئەوە تێتە ناو خانووەکە و پاشان لە خواردنەوەی ناوی ئەو خانووە ئەخۆ وتیان بۆی ڕوون کەرەوە با گوێی لێبێ با بزانێ ئەم نمونەیە بۆچی هێناومانەتەوە کۆمەڵێکیان وتیان ئاخر خەوتووە کۆمەڵەکەی ترشان وتیان هەر خەوت بێتیش دڵی ناخەوێ جا پێغەمبەر صلی الله علیه وسلم بیش خەوتایە دڵی نەئەخەوت فەرموویان ئەو ماڵە کە باسمان کرد بەهەشتە و ئەو خواردنەشی و ئەو کەسەشی کە خەڵکی بانگەکا بۆی محەممەدە صلی الله عليه وسلم فمن أطاع محمدا فقد أطاع الله ومن عصى محمدا فقد عصى الله هەر کەسێ گۆڕایەڵی پێغەمبەر ببێ صلی الله عليه وسلم و شوێنی پێغەمبەر بکەوێ بەڕاستی شوێنی خوا کەوتووە شوێنی دینەکەی خوا کەوتووە هەر کەسێکیش پشت لە دینەکەی پێغەمبەر هەڵکا لە دینەکەی پێغەمبەر هەڵکا و شوێنی پێغەمبەر نەکەوێ و لەگەڵ پێغەمبەرانە بێ ئەوە بە تەئکید شوێنی بەرنامەی خوا نەکەوتووە بە تەئکید خوای لە خۆی ڕازی نەکردووە داواکارم لەو کەسانە بین کە خوا لێمان ڕازی ئەبێ و شوێنی ڕاستەقینەی دینەکەی پێغەمبەرەکەوین ألم تر كيف ضرب الله مثلا كلمة طيبة كشجرة طيبة أصلها ثابت وفرعها في السماء